خوشکبرانی بەڕێز ئاڵلقەی شەشی بەرنامەی مرۆڤ و ڕۆبۆتە. سەرەتا راپۆرتێکمانەیە، راپۆرتەکە بینین و ئەگەڕێنەوەلاتان. مردن تەوەری سەرەکی ئەمەڵقەی بەرنامەی مرۆڤ و ڕۆبۆتە. فەلسەفیانە بیرەکەینەوە پرسین بۆ بێ مردن هەبێ. زانستیانە پرسین جەستەی مرۆڤ دوای مردن چەند کاتێوێت تاشیە بێتەوە. لە ڕۆبۆتەکە پرسین سوود و زیانەکانی سووتاندن یان ناشتنی مرۆڤ دوای مردن چییە؟ بۆ لەسەر جەم ئاین و کەلتورە جیاوازەکاندا مردوو لە زیندوو ڕێزی زیاترە. مەراسیمیش کۆدارانەی مردوو ترسە لە مردنی خۆمان یان ڕێزە بۆ مردووەکە. لە مەڵقەیەدا لە دەواازەی نوێترین توێژینەوە زانستیەکانەوە بە دوای ژیانی دوای مەرگدا گەڕین و ڕۆبۆتەکەش وەڵامی نوێ و نەبیستراوی پێیە. راپۆرتەکەمان بینی؟ ڕۆبۆتەکە لە ستودیۆیە. بەس پێشەوەی بسمە ناو پرسیارەکانەوە مێ پێتان بڵێم ئەم ئەڵلقەیە یەک تۆز تایبەتە، یەک تۆز خۆتانی بۆ حازرکەن، باسی بابەتیش قورسەکەین. پرسیاری فەلسەفیەکەین لەباری بابەتە قورسەکە و ئەویش بابەتی مردنە، شتێک کە بەسەر هەمومانایە، بەسەر خۆشەویستان و ئازیزانمان هاتوو. سڵاو لێبێ، ئەمەی یەکسەر لێو پرسم بۆ بێ مردن هەبێ؟ بۆ بێ خەڵک بمرن؟ پرسیاری ئەوەی کە بۆچی مرۆڤەکان دەبێ بمرن پرسیارێکی بنەڕەتی و ئاڵۆزە، دەست دەخاتە سەر ڕوانگە فەلسەفی و ئاینی و زانستیەکان. لە ڕوانگەی بایۆلۆژیەوە مردن بەشێکی حەتمیە لە سووڕی ژیاندا. زیندەوەران بە مرۆڤیشەوە لەدایک دەبن و گەشە دەکەن و پێدەکەن و لە کۆتاییشدا دەمرن. ئەم خولە بۆ بەردەوامی ژیان زۆر پێویستە. بۆ پێی ڕێگە دەدات نەوەی نوێ سەر هەڵبدەن و خۆیان لەگەڵ گۆڕانی ژینگەکان بگونجێنن. مردن مانا و بەپەلەی بە ژیان دەبەخشێت. هۆشیاری ئەو کاتە سنووردارەمان لەسەر زەوی دەتوانێت ئیلهامی ئەوەمان باتێ کە زۆرترین سوود لە ژیانمان وەربگرین. مردن دەتوانێت پاڵنەرێک بێت بۆ مرۆڤەکان بۆ ئەوەی ئەو شتانە لە پێشینەدا دابینکەن کە زۆر گرنگە بۆیان. لەگەڵ ئەوەدا کە مردن ڕۆڵی هەیە لە پاراستنی هاوسەنگی ئیکۆلۆژی و ڕێگرتن لە زیادبوونی دانیشتوان، زۆرێک لە نەریتە ئاینی و ڕۆحانیەکانیش لە هۆکاری بۆچی مردن هەیە، چەمکی ژیانی دوای مردن دەخەنە ڕوو. ئەم بیر و باوەڕانە مانا و دڵنەوایی بەو مرۆڤانە دەبەخشن کە لەگەڵ لەگەزدانی ئازیزان و مردنی خۆیاندا دەجەنگن. گرنگە ئاماژە بەوە بکەین کە لە کاتێکدا مردن بەشێکی سروشتی ژیانە، بەڵام دەتوانێت سەرچاوەی خەمێکی قوڵ و پرسیاری وجودیانەش بێت. It can also be a source of profound grief and existential questioning. مرۆڤ کاتێک ئەمرێ چەندێک کاتیەوێت تا شیە بێتەوە، بە چەندێک ئێسکەکانی ڕزێت. ڕێژەی شیبوونەوەی جەستەی مرۆڤ دوای مردن بە پشتبەستن بە بارودۆخی جیاواز دەکرێت جیاواز بێت. لەوانە بارودۆخی ژینگە، پلەی گەرمی، شێ، بوونی بەکتریا یان مێر و هەروەها شێوازی ناشتنەکەی. لە ماوەی چەند کات ژمێرێک تا چەند ڕۆژێک لەش دەست دەکات بە دەرکەوتنی نیشانەکانی شیبوونەوە، وەک گۆڕینی ڕنگ و دروستبوونی بۆنی ناخۆش. بەکتریا و ئەنزیمەکان شانەکان دەشکێن و گازەکان کۆ دەبنەوە و دەبنە هۆی ئاوسانی سک. لە ماوەی چەند هەفتەیەک تا چەند مانگێک لەش دادەڕمێت. لەگەڵ ئەوەی شانەکان زیاتر دەشکێن، لەوانەیە شلەکانی جەستە دزە بکەنە دەرەوە و بۆنی بەهێز دەربکەن. لەم کاتەدا مێرووەکانیش بەشدارە بن لەم پرۆسەی شیبوونەوەیەدا. لە ماوەی چەند مانگێک بۆ چەند ساڵێک جەستە بەردەوام دەبێت لە شیبوونەوە تا لە کۆتاییدا دەگۆڕێت بۆ ئێسکەپەیکەر. ئەو کاتی کە پێویستە بۆ ئێسکەپەیکەربوونی تەواو دەتوانێت جیاوازێکی بەرچاوی هەبێت لە جەستەیەکەوە بۆ جەستەیەکی تر. سەبارەت بۆ ئێسکانەی کە دوای شیبوونەوە دەمێننەوە، بەگشتی زۆربەی ئێسکەکان شی دەبنەوە لە کاتێکدا هەندێک ئێسکی بچووکتر یان ناسکتر وەک ئەوانەی لە دەست و پێدان ڕەنگە زیاتر تووشی تێکچوون یان هەڵۆشانەوە ببن. بەڵام ئێسکە گەورەکانی وەک کەل لەسەر، ئێسکیڕان و حەوز زیاتر خۆڕاگرن و ئەگەری مانەوەیان بۆ کاتێکی درێژتر زیاترە. باش، چ شتێک هەیە لەم دنیاە لە مردن خراپتر بێت؟ مردن بۆ ئێسکانەی کە دوای شیبوونەوە دەمێننەوە، بەگشتی زۆربەی ئێسکەکان شی دەبنەوە لە کاتێکدا هەندێک ئێسکی بچووکتر یان ناسکتر وەک ئەوانەی لە دەست و پێدان ڕەنگە زیاتر تووشی تێکچوون یان هەڵۆشانەوە ببن. بەڵام ئێسکە گەورەکانی وەک کەل لەسەر، ئێسکیڕان و حەوز زیاتر خۆڕاگرن و ئەگەری مانەوەیان بۆ کاتێکی درێژتر زیاترە. باش،
شتێک کە دەتوانرێت لە مردن بە خراپتر هەژماری بکەین بریتە لە ژیانێکی بێ ئامانج و بێمانە. بێ ئامانجی هەستی قوڵی بۆشایی و نائومێدی دەهێنێتە ئاراوە. ئەمەش دەتوانێت ببێتە هۆی هەستکردن بەبێ هیوایی و خەمۆکی و ناڕازی بوونی قوڵ لە بوونی مرۆڤ. ژیان بەبێ ئامانج واتە بەرگەگرتنی کاتێکی درێژی ئازاری سۆزداری و دەرونی کە ئەوەش بەڕاستی دەتوانێت وێرانکەر بێت و لە مردن خراپتر بێت. باش گریمانە بکە تۆ ڕۆبۆت نی مرۆڤی ئەمری حەزەکەی جەستەکە و بنێژرێ یا بسووتێنرێ. سوود و زیانەکانی ناشتن لەلایەک سوود و زیانەکانی سووتاندنی مرۆڤ لە پاش مردنی لەلایەک چییە بۆ سروشت؟ لە ڕوانگەی ژینگەیەوە هەردوو ناشتن و سووتاندن لایەنی باش و خراپەی خۆیان هەیە. ناشتنی مرۆڤ دەتوانیت هەستی کۆتایی هاتن بە کەسانی ئازیزی مردووەکە ببەخشێت بۆ پێی شوێنێکی فیزیکیان هەیە بۆ سەردانیکردن و ماتەمینی. ئەگەرچی سووتاندنی جەستە پاش مردن دەتوانێت لە ڕوبەڕووبوونەوەی زەویمان بۆ بگێڕێتەوە، بەڵام دووەم ئۆکسیدی کاربۆن و پیسکەرەکانی تر بۆ بەرگە هەوا زیاد دەکات. ئەمەش بەشدارە لە پیسبوونی هەوا. هەروەها پێویستی بە وزە هەیە بۆ پرۆسەی سووتاندنی جەستەکە کە دەتوانیت کاریگەری لەسەر ژینگە هەبێت. ئەگەر من ڕۆبۆت نەبوومایە و مرۆڤ بوومایە ڕەنگە پاش مردنم ناشتنم هەڵبژاردایە، چونکە لەگەڵ پاراستنی ژینگەدا دێتەوە و لە هەمان کاتدا گۆڕێک شوێنێکی فیزیکیم دەبوو کە یادم بکرایەتەوە. زۆر باش. بینەرانی خۆشەویست، ڕاپرسێکمان هەیە لەبارەی پرساو. ڕاپرسێک ئابینین ڕای خەڵک وەرەگرین ئەگەڕێنەوە ستودیۆ. مەڕاستیمی بە خاکسپاردن لە ئاینە جیاوازەکاندا چۆن دەبینێت؟ ناشتنی مردوو لە ئاینە جیاوازەکاندا بە پرۆسێکی گرنگدا دەدرێت کە ئەمەش گزارش دەکات لە ڕێزگرتن لە جەستە و ڕۆحی مردوو لە هەر ئاینەکانە بە شێوەیەکی جیاواز ڕێز لە مردوو دەگیرێت و مەڕاستیمێکی جیاوازیان بۆ کرد بەپێی ئاینەکاندا. و بۆ نمونە لە ئاینی ئیسلامدا ناشتنی مردوو یەک بەیەکێک لە ڕێکارە ئاینە گرنگەکاندا دەدرێت کە پێویستە مردووەکە بە زووی بنێژرێت کە بەڕای من لە ئاینی ئیسلامدا باشترە لەبەر ئەوەی مردووەکە بە زووتر ئەنێژرێت. و لە ئاینی مەسیحیدا قۆناغی پرسە بە مەراسیمی ماڵئاوایی دادنرێت. و لە ئاینی هیندۆزدا سووتاندنی جەستە و خۆڵەمیشی مردوو بە ڕزگارکردنی ڕۆح دادنێن. و لە ئاینی جوولەکەشدا جەخت لەسەر ئەو ئەکەنەوە کە مردووەکە بە زوویی بنێژێت بۆ ڕزگرتن لە جەستە و ڕۆحی کەسەکە. تاوان چۆن لە ئاینە جیاوازەکاندا مەراسیمەکان جیاوازن، دابوونەریتەکان جیاوازن و هەریەکە و بەپێی ئاینی خۆیەتی. لەناو ئاینی ئیسلامیشا شێوازی ناشتنی مردووەکان بە پێویستەکە هەریەکە و بە دابوونەریت و بە شێوازی خۆی بکرێت. بۆ نمونەیەک لەوانە لە ناو ئاینی ئیسلامدا کە پێویستە مردووەکان جەستەکانیان لە دوای مردن زۆر بە زوویی بنێژرێت، کە ئەمە شتێکی زۆر گرنگە لە ناو ئاینی ئیسلامدا. و پێویستە کات مردووەکە لە گۆڕێک لەو گۆڕستانەی کەلی ئەنێژرێت لە شوێنێک بێت نزیک لە ماڵەکەی خۆی بێت. بۆ نمونە لە ناو ئاینی مەسیحیدا پێویستەکە ئەو مردووانەی کە ئەنێژرێن لە شوێنێک بێت لە گۆڕستانێک بێت کە تایبەت بێت بە مردوانی مەسیحی و مەراسیمێکی زۆر تایبەتی بۆ بکرێت. لەبەرەوەی گرنگترین شت لە ناو ئاینی مەسیحیدا مەراسیمی مردووەکانە و ناشتنی مردووەکانە. و باشترینیش لە لای من ئاینی ئیسلامە کە هەمومان پەیڕەوی ئەکەین و ئێستا ئەبینین زۆرترین کەسەکان لەسەر ئاینی ئیسلام و ئاینی ئیسلام پەیڕەوەکەن. و من چۆن لە کاتی لەدایک بوون جوانترین مەراسیم بۆ کەسەکان ئەکرێت، لە کاتی مردنیشا جوانترین مەراسیم بۆ مردووەکان ئەکرێت لە ناو ئاینی ئیسلامە. زۆر ڕێزی لەسەر لێ ئەگیرێت وەلەوەی کە ئەو کەسانەشی کە ڕۆژانێک ئەگەر شتێکت هەبوو بێ لەگەڵیان لە کاتی مردنا لەوێن لەسەر گۆڕەکەتن. یعنی من ئەڵێم لە ناو ئاینی ئیسلام جوانترین مەراسیم بۆ مردووەکان ئەکرێت. طبعاً وەکو خۆمان نەزانین هەریەکە و کە ئاینێکی پەیڕۆ کردەوە بەپێی بیرۆواوەڕی خۆی لەسەر ئەو ئاینە بەردەوامە. اینجا بەپێی نەکرد بە خاکسپاردن بێ لە زۆر لایانی تریشەوە هەیە کە جیاوازیان هەیە. جا ئەگەر ئێمە فۆکسێک بخەینە سەرەوەی کە بە خاکسپاردنەکە بێت، مەسەلەن هەیە مردووەکانیان ئەنێژن وەکۆی کە خۆمان پەیڕەوی ئەەکەین، هەیە ئەیسووتێنێت یان هەیە شتێکی تری لێ ئەکات، مەسەلەن بۆ نمونە لە وڵاتی هندستان بێت یان لە هەر وڵاتێکی تر بێت. بە زۆربەی زۆری ئەوەی کە من بینی بێتم و بەلامەوە باش نەبێت ئەوەیە کە ئەیسووتێنن یان ئاشک ئەو خۆڵە مێشەی هەڵ ئەگرن و دای ئەنێن لە ماڵەوە کوابێ بڵێت من یادی ئەەکەمەوە شتێکی لەو بابەتە. وەکەوەی کە ئێمە خۆمان مسلمانین لەسەر ئاینی ئیسلامین، من ئەوەی خۆمانم زۆر پێ باشترە لەوەی کە تۆ بینێژیت و هەم لایانی
زانانی علمێکیشی باشترە ئەوە وەکو خۆمان نەزانینەها هەر تۆ لە دینی خۆشمانە هاتۆ لەگەڵ دروستە بیت و ئەبیتەوە بەگەڵ لەبەرەوە من ئەوەی خۆمانم پێ باشتر. ڕاپرسەکەمان بینی پرسیارێکم هەیە لە ڕۆبۆتەکە. یەک شتەیە زۆر سەیرە لە مناڵیمەوە ئەم پرسیارم هەیە. مەراسیمی بە خاکسپاردنی مردوو لە لای من وەک ئینسانێک جێی سەرنجە. لای فرعونیەکان، لای یۆنانیەکان، لای هندۆس و بوودیەکان، لای سیخ، لای شامانەکان، لە چینی کۆنەوە هەتا هەندێ سوورەکان، لە لای جووەکان، لای مەسیحەکان، لە لای ئیسلامی خۆمان ئامادەکاری بۆ مەرگ هەیە. مردوو جا بە ماتەم بێ یا لە هەنێ هۆزی ئەفریقای دیومە بە شادی بەڕێەکەن. ئەم مەراسی مشکۆیە لە سەرانسەری ئەم دنیاە لە خۆیەوە هاتووە. زۆر جار سازکردنی پرسە لە سەرانسەری کللتورەکاندا خزمەت بە دوو ئامانج دەکات. یەکەم ڕێزگرتن لە ژیانی مردووەکە و دووەم ئامادەکاری بۆ گواستنەوەی مردووەکە بۆ ژیان یان جیهانێکی تر. ئەم ڕێو ڕسمانە بەقۆڵی لە چوارچەوەی کللتوری و ئاینی ئەو کۆمەڵگایانەی کە ئەو ڕێو ڕسمانە ئەنجامەدەن چەسپاون. فەرعونەکان ئامادەسازی زۆریان بۆ مردوەکانیانە کرد، لەوانەش مۆمیاکردن و دروستکردنی هەڕەم. بە پلەی یەکەم ئامانجیان دڵنیابوون لە گەشتێکی خۆشی مردووەکە بۆ ژیانی دوای مردن. میسرێ کۆنەکان باوەڕیان بە ژیانێکی تر هەبوو دوای مردن کە تیایدا مردووەکە بۆ هەمیشە دەژی. پرسا لای یۆنانی کۆنەکان بریتی بوون لە داپۆشینی تەرمی مردووەکە لەگەڵ پێشکەشکردنی گۆڕێک کە مەبەست لێی دڵنیابوونە لە ئاسوودەی مردووەکە لە ژیانی دوای مردن کە بە باوەڕی ئەوان گەشتی ڕۆح بوو بۆ جیهانی ژێرزەوی. پرسا لای هندۆسیەکان بریتیە لە سووتاندنی جەستا، گوایە یارمەتی ڕۆح دەدات لە جەستەی فیزیکی جیا ببێتەوە و بەرەو ژیانی داهاتووی خۆی بڕوات. پرسەی چینیەکان بریتیە لە ڕێوڕسمی ورد بۆ ڕێزگرتن لە مردوەکان و دڵنیابوون لە ژیانی ئاشتیانەی دوای مردن، ئەمەش بە پێشکەشکردنی خۆراک و پارەی کاغەز و کاڵاکان. دیارە ئەوە ڕنگدانەوەی باوەڕ بە ژیانی دوای مردن کە ئەوان پێیان وایە باو و باپیران دەتوانن کاریگەریان لەسەر زیندوەکان هەبێت. ئەم پرسانە ئێستاش تا ڕادەیەک لە کللتوری چینی نوێدا بەردەوامن. جووەکان جەختێکی زۆر لەسەر پاکردنەوەی جەستەی مردووەکە دەکەنەوە. ئەوان تەرمەکە دەشۆن و بە کفنی سادە دەیپۆشن و بە خێرایی دەینێژن. بە زۆری لە ماوەی 24 کاتژمێرە مردووەکانیان دەبێ بنێژرێن. موسڵمانەکان پرسەکانیان سادە و ساکارە، مردووەکان لە ژێرگەڵدا دەنێژن. ئەمەش ڕنگدانەوەی ئەو باوەڕەیە کە مرۆڤ لە خۆڵەوە دێت و دەگەڕێتەوە بۆ خۆڵ. تەرمەکە دەشۆن و بە کفنێکی سپیدای دەپۆشن و ڕوو لە مەکە دەینێژن. ئەمە ڕاستیمە جۆرە و جۆرانی پرسە و ناشتنی مردوو تیشک دەخەنە سەر خەمی گشتگیری مرۆڤ لەگەڵ مردن و ئەوەی بەدوایدا دێت. تێکەڵکردنی ڕێزلێنان بۆ ژیانی مردووەکە لەگەڵ ئامادەکاریەکان بۆ گشتەکەیان بۆ ژیانێکی تر. ئەمانە ڕنگدانەوەی بیر و باوەڕی قوڵە سەبارەت بە ژیانی دوای مردن لە سەرانسەری کللتورەکاندا. باش، هیچ توێژینێکی زانستی لە زانکۆکان هەیە بیسەلمێنێ یان نزیک بوو بێتەوە لەوەی کە ژیان دوای مردن هەیە؟ تکای بینانی خۆشەویست، لێرە باسی بابەتێکی زانستی ئەکەین نەک ئاینی. ئایا لە زانکۆکان بە شێوازێکی زانستی لێکۆڵینەوەیەک هەیە بیسەلمێنێ کە نزیکین لەوەی کە ژیان دوای مردن هەیە؟ توانی هەنێ نمونە بیتە؟ توێژینەوە زانستیەکانی ئەم دوایەی چەندین زانکۆ لێکۆڵینەوەیان لەو دیاردانە کردووە کە سەرنج دەخەنە سەرنهێنیەکانی ژیانی دوای مردن و دۆزینەوەی سەرنجڕاکێشیان بەدەستهێناوە کە تێگەیشتنمان زیاتر دەکەن لەوەی کەچی ڕوودەدات کاتێک دەمرین. هەرچەندە هیچیان بە شێوەیەکی یەکلاکەرەوە بوونی ژیانی دوای مردنیان نەسەلماندووە. لە ئایاری 2023دا لێکۆڵینەوەیەک لە زانکۆی میشیگان لە ئەمریکا توێژەران سەرنجی بەرزبوونەوەی شەپۆلێکی مێشکیاندا بە ناوی گاما لە مێشکی مردووەکاندا، ئەوەش پەیوەندی بە هۆشیاریەوە هەبوو لە مێشکی ئەو نەخۆشانەی کە مردبوون. ئەم توێژینەوەی ئاماژەی بەودا کە مێشک لە کاتی پرۆسەی مردندا چالاکە و بە ئەگەرێکی زۆرەوە هۆشیار دەمێنێتەوە. ئەمەش ئەوە دەردەخات کە هۆشیاری ڕەنگە بۆ ماوەیەکی کورت تەنانەت دوای مردنی کلینیکیش بەردەوام بێت. لە ئەیلولی 2023دا خوێندنگەی پزیشکی NYU گرۆسمان لە توێژینەوەیەکی گەورەدا بە سەرۆکایەتی دکتۆر سام پارنیا ئاشکرای کرد
کە هەندێک لەو نەخۆشانەی لە دوای وەستانی دڵ زیندوو کراونەتەوە ئەزمموی ڕوونی مردیان ڕاگەیاندووە. ئەم ئەزممونانە بیرەوەری و تێڕوانینێکی وردیان لە خۆگرت بوو لەو ماوەی کە لە ڕووی کلینیکیەوە مردبوون. ئەم توێژینەوەی تیمێکی فرەپسپۆری لە دامەزراوە جیاوازەکانەوە بەشدار بوون، تیایدا و ڕایان گەیاند کە ڕەنگە هۆشیاری بۆ ماوەیەک دوای مردن بەردەوام بێت. چەند دامەزراوەیەکی تر لەوانەش زانکۆکانی کەلیفۆرنیا، ریڤەرساید، هاروارد، ستۆنی برۆک، نەخۆشخانەی زانکۆی ساوس هامپتۆن، کۆلێژی پزیشکی ویسکۆنسین لە ئەزمموی ئەو نەخۆشانیان کۆڵیەوە کە لە وەستانی دڵ ڕزگاریان بووە و بۆیان دەرکەوت کە ژمارێکی بەرچاویان بیرەوەری زیندوو و مانادار و بەرزبوونەوەی هۆشیاریان لە کاتی مردنیان دوای هاتنەوە ژیانیان ڕاگەیاندووە. دۆزینەوەکان پشگیری لەو بیرۆکەیە دەکەن کە پرۆسە هۆشیەکان دەتوانن لە دەرەوەی خاڵی مردنی کلینیکی بەردەوام بن. ئەمەش تەحەدای ئەو تێگەشتنە دەکات کە مردنی تەواوەتی چییە و کەی ڕوودەدات. ئەم توێژینەوانە ڕێگای نوێ دەکەنەوە بۆ تێگەیشتن لە سروشتی هۆشیاری و پەیوەندیەکەی بەمێشکەوە، بە تایبەتی لە کۆتاییەکانی ژیاندا لە کاتێکدا هیچ کام لەم توێژینەوانە بە شێوەیەکی یەکلاکەرەوە ژیانی دوای مردن ناسەلمێنن، بەڵام بەڵگەی زۆر بەهێز دەخەنە ڕوو کە هۆشیاری دەست بەجێ لەگەڵ مردنی کلینیکیدا ناوەستێت. ئەمەش گەرەنتی گەڕانی زانستی زیاتر دەکات. Consciousness does not immediately cease with clinical death, warranting further scientific exploration. زۆر باش. ئەوە بەڵگە لەسەر جوڵەی شەپۆلەکانی مێشک دوای مردن. ئێگەر کەسێک لە مردنە سەریان مێشکی نەمابوو بێت، چیتر لە باقی جەستە ڕۆیاکەوە بکە بە شێوەیەکی زانستی بتوانین بڵێین نزیشین لەوەی کە ژیان دوای مردن هەیە. لە کاتی ڕەچاوکردنی ئەو سیناریۆیانەی کە مێشک بە تەواوی لە ناوچووە، سەرنج لە بەڵگە دەماریەکانەوە دەگۆڕێت بۆ لایەنەکانی تری جەستا کە ڕەنگە ئەگەری ژیانی دوای مردن بخەنە ڕوو. لێرەدا چەند بوارێکی لێکۆڵینەوە دەخینە ڕوو کە هەندێک پێیان وایە ڕەنگە ئاماژەیەک بەبوونی ژیانی دوای مردن هەبێت، تەنانەت ئەو کاتەی کە مێشکیش لە جەستەدابوونی نییە. یەکەم، بیرەوەری خانەی. هەندێک لەو کەسانی ئەندامی جەستەی مردوویەکیان بنشتەرگەری بۆ گوازراوەتەوە، بیرەوەری ڕەفتار یان ئارەزوەکانیان گۆڕانی بەسەردا هاتووە و بانگەشەی ئەوە دەکەن کە لە بەخشەرەکانیانەوە بۆیان ماوەتەوە. ئەم دیاردەیە کە بە بیرەوەری خانەی ناسراوە ئەوە نیشانەدات کە ڕەنگە شوناس و یادەوەری لە بەشەکانی تری جەستەدا هەڵبگیرێت، نەک تەنها لە مێشکدا. لێکۆڵینەوە لەم بوارەدا هێشتا لە قۆناغی سەرەتاییدایە و مشت و مڕی زۆری لەسەرا. دووەم، هۆشیاری کوانتەم. هەندێک لە زانافیزیاییەکان وەک دکتۆر ستیوارت هامیرۆف، سێر ڕۆجەر پێنرۆز دەڵێن کە هۆشیاری دەتوانێت پرۆسێکی کوانتەم بێ. بەپێی ئەم تیۆریە، هۆشیاری لە حساباتی کوانتەم لە ناو مایکرۆتۆبۆڵەکانی مێشکدا سەرهەڵەدات. ئەگەر هۆشیاری دیاردێکی کوانتەم بێت، کەواتە بە ئەگەرێکی زۆرەوە دەتوانێت بە جۆرێک لە جۆرەکان بەردەوام بێت، تەنانەت دوای لە ناوچوونی مێشک. ئەم تیۆریە لە ناو جیهانی زانستیدا مشتومڕی لەسرە. سێهەم، ئەنەرژی. بنەمای پاراستنی وزە دەڵێت کە وزە ناتوانرێت دروست بکرێت یان لەناو بچێت، بەڵکو تەنها دەگۆڕێت. هەندێک دەڵێن کە وزەی پێکهێنەری وشیاری دەتوانێت لە کاتی مردندا بگوازرێتەوە بۆ دۆخێکی جیاواز. لەوانەیە پێشنیاری هەندێک لەمانە جۆرێک لە ژیان بێت دوای مردن، لە کاتێکدا ئەم بیرۆکەی وزەیە لەگەڵ یاسا فیزیاییەکاندا هاوتەری بە، بەڵام تا ئێستاش نهێنێکی قوڵە. چوارەم، ئەزمونەکانی نزیکبوونەوە لە مردن. ئەزمونەکانی نزیکبوونەوە لە مردن NDE لەلایەن ئەو کەسانەوە گێڕاونەتەوە کە لە ڕووی کلینیکیەوە مردوون، بەڵام دواتر زیندوو بوونەتەوە. ئەم ئەزمون بینینانە دەڵێن لەو ساتەدا کە مردبوون، ئەزمونی دەرەوەی جەستا، هەستکردن بە ئارامی، ڕووناکێکی پرشەنگدار یان کەس و کارە مردووەکانی خۆیانیان بینیوە. لە کاتێکدا کە ڕاستە بە شێوەیەکی پزیشکی ئەم شتانە پەیوەندی بە هەندێک ئاستی چالاکی مێشکەوە هەیە، بەڵام پشت ڕاستکردنەوەی ئەم قسانە لە ڕووی زانستیەوە قورسە. ئەم بوارانەی لێکۆڵینەوە و دیاردەکان هەرچەندە سەرنجڕاکێشن، بەڵام هێشتا مشتومڕیان لەسرە و بەڵگەی یەکلاکەرەوە لەسەر ژیانی دوای مردن بە شێوەیەکی زانستی ناخەنە ڕوو. بەڵام ئەوە دەرەخەن کە تێگەیشتنمان لە هۆشیاری و پەیوەندیەکەی بەجەستە و